بەڕێزان پرۆژە و کار و چالاکیەکانی فەرمانگەی ژینگەی سلێمانی لە ساڵی 2019دا لەسەر 3 ئاست دابەش بووە. کار و چالاکیەکان لەگەڵ دوو پرۆژەیکە کە دواتر باسی یەکەم. کار و چالاکیەکانمان لەسەر 6 ئاست ئەنجام داوە کە ئەویش خۆی بینێتەوە لە مۆڵەت و ڕەزامەندی بۆ ئەو پرۆژانی تازە دامەزرێن. پرۆژە بازرگانیەکان بنیان هە پرۆژەیەکی تری وەبەرهێنانیان پیشەسازی. بۆ ئەم پرۆژانە ئێمە لە ساڵی 2019دا 830 ڕەزامەندیمان داوە بۆ 241 پرۆژەی گەورە لەگەڵ 562 پرۆژەی بچووک. لە هەمان کاتیشدا 166 پرۆژە کارەکانیان تەواو نەبوو کەوتوتە ساڵی 2020ەوە. لە مۆڵەتی ڕاوکردن 56 مۆڵەتی ڕاودراوە، بیری قوڵ 7 مۆڵەت دراوە. چاودێری و بە دوواداچوونەکانیشمان بۆ ئەو پرۆژانەی کە لە ئێستادا وجودیان هەیە و لە کاردان پێویستە لە ڕووی ژینگەی و پابند بکرێن بە ڕێنمایە ژینگەکان بەم جۆرە بووە. 1815 دەرچوون لە فەرمانگەی ژینگەی سلێمانیەوە ئەنجام دراوە کە ئەگەر بە معدەلی وەریگرین بە تەقریبی ئەکاتە نزیکەی 5 دەرچوون بۆ بابەتی چاودێری جێبەجێکردنی ڕێنمایە ژینگەیەکان ڕۆژانە. ئاگادارکردنەوە 261 بووە، لەم 261کە 60 پرۆژەیان کێشەکانیان چارەسەر کردو و ئەوانی کە لە ماوەی دەڕۆژەکە بەدەم ئاگادارکردنەوەکەوە هاتوون 990 بەڵێن نامە و 190 کەیسی دادگامان هەبوو تایبەت بە کێشە ژینگەیەکان. 30 حاڵەتی پێبژاردنمان هەبووە کۆی ڕسومات و غەرامات 51,358,000 دینار بووە. چاودێری چاودێریمان بۆ سەرچاوە سروشتیەکان بەم جۆرە بۆ وەرگرتنی 548 نمونەی ئاو بووە. بۆ ئەم بابەتەش نزیکە 13,000 تێست بۆ ئەم سامپڵانەی ئاو کراوە هەم بە شێوەیەکی بەردەوام. سنتەری شاری سلێمانی لە ڕووی کوالیتی هەواوە بۆ گازەکانی سۆکس و نۆکس و ئۆزۆن و H2S و CO کراوە. لە هەمان کاتیشدا 52 سامپڵی خاک وەرگیراوە بۆ تێستکردن. هەڵمەتی هۆشیاریمان 24 هەڵمەتی هۆشیاریمان هەبووە. ئەوەی کە زۆر جێگەی خۆشحاڵیە پرۆژەی چاودێریکردنی کوالیتی ئاوی دوکان و دەربەندیخانە کە بۆ ماوەی 1 ساڵ بە هاوکاری پارێزگای سلێمانی بەڕێوە چوو بۆ دوکان 8 پۆینتی وەرگرتنی سامپڵ لە 4 قوڵی جیاوازدا سامپڵ وەرگیراوە لە ڕووی ئاوەکە 15 مەتر و نیوەک 15 مەتر تا قوڵترین شوێنی سەدەکە ئاو سامپڵی ئاوەرگیراوە تێست کراوە. لە هەمان کاتیشدا ئەوەی کە ئەکرێ جیاکاریەکی زۆر بدات بە پرۆژەکە ئەوەیە نیشتووی ژێر سەدەکانی وەرگیراوە، خاک و نیشتوەکەشی نمونەی وەرگیراوە تێست کراوە. ئەو تێستانەی کە ئەنجام دراون خۆی ئەتوانم بڵێم تەواوی تێستە کیمیایی و فیزیایی و بایۆلۆژی و تیشکاوەریەکان بۆ سامپڵەکانی ئاو کراو کە گرنگن کە بخۆی ئەبینێتەوە لە 29 تێست و وەرگرتنی 544 سامپڵ بووە لە ماوەی ئەو ساڵەدا کە لە سەدی دەربەنیخان 6 شوێنی وەرگرتنی سامپڵ بووە، ئەویش بە هەمان شێوە بۆ 4 قوڵی جیاواز. لە هەمان کاتیشدا بەدەر لەم پرۆژەیە کەمان هەبوو وەکو هەردوو بەڕێزان کاک دکتۆر هەڵە و کاک دکتۆر هەواڵ ئاماژەیان پێکرد پرۆژەی لەبری سەوزکردنە کە ئەکرێ بۆ زیادکردنی ڕووبەری سەوزایی ئێمە وەکو دەستپێکی شۆڕشێک سەیری بکەین. ئەو پرۆژانەی کە لە ئێستا هەن ئەگەر ئێستا سێرێکی مەسەلە ناوچە پیشەسازیەکان بکەین ئەو پرۆژانەی کە لە ناو شارەکانە هەن لەوەچێ بە حکمی ئەوەی لە پێش یاسای ژینگەیە دامەزراون لەوەچێ ڕووبەرەکان هەمووی کۆنکرێت کردبێ و شوێنیان نەبێ بۆی ئەو لە سەتادای لە ڕێنمایە ژینگەیەکانە هەیە سەوزی بکەنیا ئەو لە 125 بۆ ئەوەی ئەم پرۆژەیە هەم ئەبێتە هۆکارێک مەسەلەن بۆ ئاشکردنەوەی پێشکەوتنی ئابووری لە هەمان کاتیشدا پاراستنی ژینگە. ئەو ڕووبەرەی کە لەناو شوێنەکەی لەناو پرۆژەکان ناتوانێت سەوزی بکە ئەکرێت بە چەند پرۆژەیەک شوێنێکیان بۆ دیاری بکەین بە هەماهەنگی لەگەڵ شارەوانی و بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵا کە لەگەڵ دارستان و پاوانە کە شوێنێکی تر لە دەرەوەی پرۆژەکانی خۆیان سەوز بکەن بۆ ئەو پرۆژانەی کە لە ئێستادا شوێنیان نیە پێش یاسای 8 دامەزراون. هەر بۆ نمونەش تەنها لە ساڵی 2019دا 14,000 مەتر مربع سەوز کراوە بەم جۆرە پرۆژانە کە داتا و تەفاسیل وەزەم لە بەردەستی بەڕێستانە هەیە.
لە هەمان کاتیشدا 90 کیلۆمەتر بە تەقریبی نێوان سلێمانی عەربەت سەوز کراوە بە دوو ڕیز بە کۆمپانیەکانی کە شوێنیان نییە بۆ سەوزکردن لە شوێنەکانی خۆیان. دووبارە سوپاس بۆ بەڕێستان و تەمەناکەم هەمومان هاوکار بین و پێزانیشم بۆ تەواوی ڕێکخراوە ژینگەیەکان و کەناڵەکانی ڕاگەیاندن هەیە کە بە هاوکاری ئێوە بەڕاستی پرۆسەی ژینگە و بەرەو پێشووە کە وردە لە چەند ساڵی ئایندا ئەتوانم وا بزانین لەوە تێبگەین هەموو هاوڵاتیان بگەنە و ئاستە خۆشیاری کە ژینگە بە مافێکی خۆمان بزانین و داکۆکی کاری بین و لە هەمانی کاتیشدا پارێزەری بین. بەڵێ بۆ حاڵەتی یەکەم ئەوەی مۆڵەتەکە تەبعاً بەپێی ڕێنماییەکی 2015 مەرجەکانی پێدانی مۆڵەتی ڕاوکردن بۆ کەسێک دیاری کراوە و بۆ ئەو کەسێکی کە هەڵ ئەسێ بە پرۆسی ڕاوکردنەکە مەرجەکان دیاری کراوە. لە هەمان کاتیشدا ئەم مۆڵەتە بەپێی وەرزی تایبەت ئەدرێت کە ئەم بۆ کەو سوێسکە لەگەڵ کەروێشکە ڕەزامەند بەپێ ڕێنماییەکە و ئامانج لی زیادکردنی ئاژەڵی کێوی و باڵندەی کێویە نەک وێرانکردنی، چونکە ئەم ڕاوچیانە لە کۆتاییدا ئەو کەسانن کە پیانەوترێ ڕاوچی ڕەسەن هاوکارن لە پاراستنی ژینگە کەسێک بە نایاسایی هەڵ ئەسێ بە مۆڵەتی ڕاو ئاگادارمانەکەنەوە هاوکارمان بوون لەو بابەتەیە. لە هەمان کاتیشدا خۆیان ڕەشەکوژی ناکەن، لە هەمان ڕێنمایشە ئاماژەی پێکراوە کە بە هیچ جۆرە نابێت چەک بەکاربێنن و تەنها بێت دا و بە تانجی ڕاو بکرێت. ئەتوانم بڵم ئەو مۆڵەتی کە پێی ئەدرێت بە جۆرێکە زۆر کەم ئەتواندرێت ئاژەڵ و باڵندە بکرێتە ئامانج.